ساتوتر بە ساتوتە شکر کۆکاتەوە بەچی بێتن چی دژمنایەتێکی هەبێت چی هەبێتن چاوەڕوان بوون کوڕەکەیان وەک هەر ڕۆژێکی دیکە لەسەر کارەکەی بگەڕێتەوە بەڵام ئەوەی چاوەڕوانیان نەدەکرد تەرمەکەی بوو کە بوویان گەڕایەوە دعاء خير مهم دعاء خير والله ينابي تەرمی محەممەدی تەمەن 39 ساڵ نزیک بەڕێوبەرایەتی پۆلیسی هاتوچۆی کەرکووک دۆزراوەتەوە و ماتۆرسکیلێکی پێبووە بە پێی راپۆرتی پزیشکی ئاسەواری فیشک بە پشسەریەوە بووە ساعات 6 ڕۆژ وتم کوڕم ساعات چەند دێت وتی 11 وتم دەباش هەموو ڕۆژ 11 تەلەفۆنێکیان بۆی کوتم بۆ شۆڕێتی دایە چم بە قەوا بەم و دێمەوە ئەوە نەبوویتە نازانم ئەی خوا حکومەت با حکومەت حەق بکە خوا حەق با بکە بە زووتری کات چارەسەری بۆ بکێشانە بدۆزنەوە حکومەت خەوتووە چیەکە حکومەت ئەمە ڕۆژی ڕۆڵەی خەڵکە کوژرێ مناڵی فەقیرە کوژرێ ئەمە کەسێکی فەقیر بوو بەسە تو تەشتی کۆ کردەوە چی کردبوو لە خەڵک کوشتیان بەپێی گێڕانەوەی کەسوکارەکەی دوای کوشتنی محەممەد موبایل و سەرجەم ئەو بەڵگەنامانەی پێی بووە بردراوە چونەتە مستەشفای هەردوولا نەمان دۆزیوە چون لە مەرکەز ئازادی وتمان بەشم ئەوە لەوێ لەوێ لە مەرکەز ئازادی چووی ڕستەکەمان دۆزەویتە لە بینی کەرکووک و خەسەریعەکە لەوێ هەولێر جەنازەکان فڕێداو لە نازەوە فڕیاندا بوو سەرچاوێک لە بنکەی پۆلیسی ئازادی بە NRT ڕاگەیاند بەراوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە و دوو کەسیش دەست بەسەر کراون بە گومانی ئەوەی ئاگاداری ڕووداوەکە بوون محەممەد وەک هەمیشە کاتژمێر 6 بەیانی بە ماتۆرسکیلەکەی دەهاتە ئەم شوێنە و کارتۆن و مادە پلاسیکەکانی کۆ دەکردەوە و دواتر دەیفرۆشتەوە هەر لەسەر ئەم زبڵ و خۆڵ و خاشاکە وەک خانەوادەکەی دەڵێن بە هۆکارێکی نادیار دەکوژێت و لە هەمان شوێنی کارەکەی تەرمەکەی دەدۆزرێتەوە دیار محەممەد NRT